هەر سەبارەت بە تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر ڕزگارکردنی عێراق با بزانین چی لە عێراقا گۆڕاوە. دەیڤێت پێتراوێز دەڵێت ئێمە هەندێک هەڵەمان کردووە، بزان کوردیشی هەڵی کردووە لە دوای ساڵی 2023 تاوەکو ئێستا چ گۆڕانکاریێک لە عێراقا دروست بووە دوای ئەو ماوەیە، هەرچەندە ڕزگاربوون لەژێر دەستی سەدام خۆشێک بوو بۆ عێراقیەکان و بۆ کورد بە تایبەتی، بەڵام بزانین چی گۆڕاوە لە عێراقا. لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵا بێت دکتۆر محەممەد ئێحسان چاودێری سیاسی لە زاخۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر شەوتان باش. دوای 20 ساڵ چی لە عێراقا گۆڕاوە بەڕای بەڕێستان؟ پێشەکی زۆر سپاس و ڕەمەزانی ئەوەم بارێکێکم و ڕەمەزانی هەموو بنەرانی کوردستان 24 بەڕاستی لە دوای 20 ساڵ احتیماتەکات تۆ چۆن سەیری حادثەکەکەی بۆ چوونەکەی من گوڕینی نظام لە عێراق لە ڕبعی یەکەمی قڕنی 21 هەم حەدەث بوو لەسەر مەسرحی ئەحداسی نێودەوڵەتی هەمووی پێکەوە. یەکەم جار درەندەترین ڕێزەیەم هاتە ڕووخاندن بە دەستی ئەمریکا نەدە دەستی عێراقیەکان. بێشک زۆر شتی باشیش هەیە و زۆر شتی خراپش هەیە، هەڵی تیاڕە کراوە. شتە باشەکان زۆرن، شتە خراپەکانی زۆرن. ئەگەر بە مەوزوعیەت سەیر بکەیت بەڕاستی لەبەر گۆرانەکەی ئەوەی گۆرانەکەی لە عێراق ڕۆیدا نەک تەنها گۆرانی ڕژێمی سیاسی بوو، گۆرانی قیامی ئیجتیماعیە، گۆرانی قیامی سیاسیە، گۆرانی مەنزومەی ئیجتیماعی بوو کە مجتەمع لەسەر دامەزرا بوو لە 1921ەوە تا ئەمڕۆ گۆرانێکی جزری بوو. ئەو گۆرانە جەدریەی کە هاتەکردن زۆر شتە گۆڕێ. ئەو شتە باشەکانی کە ببینین ئەمڕۆ بەڕاستی نسبەی ئاراستەی کردنی ینی دەربڕینی حڕیەتی شخصی لە ئاستێکی زۆر زۆر بەرزا لە عێراقەوە قیاس نایەتەکردن لە بەرفترەکانی پێشن. تۆ ئەمڕۆ تەناقلی سڵتا تەداولی سڵتا 6 حکوومەت تا ئەمڕۆ لە عێراق تێپەڕبووە هات نەگۆڕین بە جموجۆڵ و بە بۆکس و بەوە، بەڵام حکوومەتەکە گۆڕاون تا ئێستا 6 حکوومەت جاران نەبوو لە 68ەوە تا 2023 یەک حزب یەک نظام یەک شت. بەڵام لە هەندێک جانبی ترەوەش حقیقەت کورد یەکەم جارە نظامێکی فترالی دابەزراوە لە زمان لە دوای ڕۆخاندنی ڕژێم کە ئەمەش جهودی سەدان و هەزاران شەهید و تێکوشەرەکانی کوردستان بوو. تا حدێک ئەمەش مەکسەبێکی زۆر زۆر گەورە بووە. ئەمڕۆ ئەگەبەی سەیر بکەی زۆر شتی چاکیە، زۆر شتە خراپەکان چییە؟ فەسادی نخبەی سیاسی لە عێراق زۆرە. هەردکردنی پارە ئەگەبەی سەیر بکەی ئەو پارەی عێراق لە 1927ەوە کە کۆی کردی لە یەکەم بیری نەوت قیاسم بە تاک و مانگی 11 2022 ئەبێتە یەک لە چاری ئەو پارەی کە عێراق بەدەستی کەوتووەوە لە 2022 تا ئەمڕۆ. بەڵام سەیری ئینجازەکانی نظامی پێشم بکە زۆر بووە، سەیری ئینجازەکانی نظامی حالی بکە لە عێراق هیچی نییە. بەڕاستی مەدرسەیەکی وا دروست نەکراوە کە لە عێراقەوە فەخری پێ بکەیت، نەخۆشخانەیەکی وا دروست نەکراوە فەخری پێ بکەیت. مناقەشەکان زۆرن، خەڵکێکی زۆریش هەیە ئەوانەی کە یعنی ئەزۆ ئەکید خەڵکێکی زۆریش هەیە ئەوانەی کە نظامی بەعسیان نەدیوە ئەمڕۆ سەیری زۆر استیطلاعی ڕێیمان کردی لە ئینگلتەرا کە خەڵکێک هەیە ئەڵێ لە عێراقیەکان کە ئەوەی لە 2019 لەدایک بوویەوە ئەڵێ ئەو کاتە خۆشتر بوو، لەبەر ئەو کاتە خۆشتر بوو نەیدەزانێ ئەو کاتە زوڵم و زوری ئەو کاتەی نەدیوە. بەڕاستیان عادەتەن بەشەریش گوت مێمۆری ئەمێنێ زاکرەیەکی خۆشی ئەمێ لە حەدەسەکانی پێشن. شتەکان زۆر زۆر گۆرا، بەڵام لە عێراق لە قۆناغێکی دەمانتوانی باشتر بێت، بەڕاستی دەمانتوانی چاکتر بگەین. لەسەر کە کوردیش کە باسی کوردش کرد لە دیباجەکەی تو ئەو شتانەی کە کوردی دەڵێت لە عێراق هەندێک هەڵەمان کرد وەکو ئەمریکا، باشە ئەڵێ هەندێک هەڵەمان کرد لە عێراقا لە 2023 و تاوەکو ئێستا. ئەی کورد چه هەڵەیەکی کرد ئەو کات؟ هەڵەکانی ئەمریکیەکان زۆر بوون. هەڵەکانی کورد پێت بڵێم تا 2011 کورد باشترین تیمی هەبوو لە بەغا، باشترین کاری دەیکرد لە بەغا، لەبەر پێکەوە دەیانتوانی کار بکەن. خلافاتمان هەبوو، بەڵام دەمانتوانی تیمێکی کوردستانی تەمامەنمان هەبێ، تەحالفێکی کوردستانی تەمامان هەبێت. لە دوای شەقبوونی کورد و لە دوای نەتفاقی کورد هەموو شتێکی لەگەر دژی کورد هاتیەکردن بوو. چوونەکەی من سەبەبەکەی نەتفاقی کورد خۆی بووە. طبعا ئێمە لە هەموو نظامێکی فترالی گەیمێکت هەیە، گەیمێکی سیاسی و دەسەڵات و پارەت هەیە. ئەو شتانەی
کە نەها هاتیەکردن دژی کورد و کورد زەڕەری لێ کرد سەبەبەکەی کورد بوو سەبەبەکی زۆری ئێمە کورد بووین حقیقت بە بەڕاستی قسە بکەین تۆ لەگەڵ خەسمێک لە ئیعادەی سیاغەی دەوڵەتێک بووی ئەگەر تۆ خۆتش لە زۆر شت متتەفق نەبی یان زۆر کورد لە کەپووی خود زیاتر نەبینی یان زیاتر بە مەلەفێکی حزبی کار بکەیت نەتیجەکەی وا دەرەچێت حقیقەکەی من تا ئێستا نابینم ئەو شتانەی کە بەغا دژی کورد کردیە من تحملی ئەڵێن گلەیەکەی من لە قیاداتی کوردی زۆر زۆر زیاترە لە قیاداتی عربی لە مەلەفە لە بەرخۆمان سەبەبێکی ڕئیسی لە زۆر شت بووین کە غەڵەبان کردبوو لەوێ یان نەکرێزی ماڵی کورد سەبەبی ڕقم یەکە ئەو کاتی لا نەشاکان زۆر لاواز بوون تەنانەت سوپای عراقیش نەما بوو زۆر لاواز بوون نیان دەتوانی خۆشیان بپارێزن کورد نەیدەتوانێت ئەو کات دەستکەوتی زیاتر بەدەست بهێنێت بەڕاستی کورد دەیتوانی ئەو کوشتانەی کە دەست پێت بڵێم لە سیاست ئەگە تۆ حەزر بکەیت تۆ لە گەیمێکەکەی کە شریکت هەبێ بەس تەمەناکەی دەستکەوتت بێنێ و هزر نەکێ ڕۆژێک ئەو کابرەی بەرامبەرت تۆش قایمە بێت و بێتە خەسمێک لۆت بڕوا بکە شارەزانی لە سیاست ئێمە ئەو شتانەی کەمان دەکرد دەمانویست وڵاتێکی ئارام و سەقامگیر و دیموقرات و فدرال دروست بکەین نەک شت بکەین بەخۆ بەڵام عەقڵیەتی بەغداوا بوو با ئێمە لەعبەی تەفریقەی مالی کوردی بکەین کوردەکان لە یەکتر جیا بکەین تاکو بتوانین سایتەر لەسەر یەکتر لەسەریان بکەین خەلەلەکە یەکەم بوو کوردەکان ئەگەبەی سەیریکەی لە تاکو 2015 زۆربەی مەلەفەکانی حساس بەدەستی کورد بوو قیاداتی عسکەری بەدەستی کورد بوو قیاداتی ئەمنی بەدەستی کورد بوو ناوچە کوردستانیەکان زۆربەی لەژێر کۆنتڕۆلی کورد بوو وەزعی کوردستان زۆر زۆر چاکتر بوو ئەمڕۆژ ناڵێم خراپە باشترە بەڵام معادلەکە هاتیتە گۆڕین لەبەر عەقڵیەتێکی تریش لە بەغا پەیدا بوویە کە پێتریۆس ئەڵێ هەڵەی کردیە من ئەڵێم نەخێر من لە بەرامجێک لە واشنگتۆنش پێم وتیوە زۆر هەڵەتان کرد نەک هەڵەتان کرد هەڵەی فەزیعتان کرد لەبەر ئێوە هەڵەت ئەستەن معادلەکەتان هەڵە بوو ئێوە واتان دەزانی سەدام حسێن نەتیجەی مەشاکلی عێراق یعنی مسببی هەموو مەشاکلەکانە لە عێراق بەڵام لە ڕاستیدا وا دەرنەچوو لە ڕاستیدا سەدام حسێن نەتیجەی تەناقوزاتی مجتەمەعی عێراقی بوو نەتیجەی مەشاکلەکانی لە ناو مجتەمەعی عێراقی بوو خۆی سەبەبی هەموو مەشاکلەکان نەبوو حقیقت بەڕاستی قسە بکەین ئەو کورد کەشتەکانی بەدەستی هێنا لەو کاتە حقیقت شتی باشی بەدەستی هێنا ئەقەلشی لە بدایەتە ئەگەر بین سەیری بکەن خەڵکێکی زۆری هەبوو قەت قەناعەتی بە فیدرالیەت نەبوو سنەکان لە پرۆسەسی دەستورەوە قەت قەناعەتێکیان بە نظامی فیدرالیان نەبوو ئەمڕۆ ئەوان داوای فیدرالیەتەکەن شیعەکان قەت قەناعەتێکیان بە نەبوو تەقسیمی دەسەڵات و سڵتە دەسەڵات و پارە ئەمڕۆ قەناعەتێکیان پێیناوە تۆش ئەگەر ئێمە بین هزرکەین لە دوای 20 ساڵ لە ڕەشەوە ئەبێتە سپی بڕوا بکەوانیە لە سیاست لەبەر لە عێراق تەناقوزاتی زۆر زۆر زۆری تیادایە مجتەمەعێکی نەمتەجانسە مجتەمەعێکی کێشە و تەدەخلاتی زۆری تێدایە لە عێراقیەکان مبدعن لە مەفهومی تەدەخل عێراقیەکان خۆیان چ دەستی وڵاتە جیرانەکان ماچەکەن تاکو بێن تەدەخل لە ئیشیان بکە معادلەی مجتەمەعێکی غەریب و عەجیبە ئەمریکیەکان ویستیان يعني بدرون وبساطلاي ديمقراطيه كبيننا ام مجتمع وقتي بيتشي تاكو بيتا دي مجتمع ديمقراطي زور سپاس تواو با دکتۆر محەممەد ئیحسان چاودێری سیاسی کە لە زاخەوە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر